تریلەری ئەڵقەی دێم و کۆتایی زنجیرەی فرەم بڵاوکرایەوە فەرموون با پێکەوە بینەر بین و بزانین چیان بۆ ئامادەکردوین وە جیاواز لەوە هەر ڕۆژ یەکشەمە لە کاتی خۆیان پەخشەکرێ نازانم لە هەنێ شوێن بڵاوکرا بۆ ئەیان و هەینیەت بەڵام ڕاست نییە و ئاگادار بن هەواڵەکان لە کوێوە وەرەگرن ئەنجا با دەست پێ بکەین ئەمە چییە؟ بۆ بە Stranger Things What happens next? There is no plan B. Everyone here is gonna die! We can't just give up! Alright, then tell me how to move forward. There's nowhere for you to hide. Now I light the match, and I watch it burn. ئەی هاوای خەتەر دیارە It's because we're getting close to the end. It gets very messy at the end. سەڵتێکە ئەڵێ لەبەرەوەی کە وردە نزیکە بینەوە لە کۆتایی شتەکان لە کۆتاییە زۆر تێکەڵ و شێواوە بێ وە سەوتە بەڕای من سەڵتی سۆفیایە کە ئاڵەیتر نزیکین لە کۆتایی و مەقسەی لەوەیە کە شارچەی فرەم وێرانە بێ ئەم دیمەنی کە جێیت قسەیەکە کاتیایە لە سایەسە بەرامبەر تابثا وەستاوە و لە ئەشکەوتەکەیان و بە تابثاڵێ ئەبێ تۆ ئەم شتە تەواو بکەی و سایکڵەکە بشکێنی بۆیە ئەم جارە ئەو شتانی ناو جیهانی فرەم دووبارە نەبێتەوە ئەڵێ لەبەرەی تۆ مناڵە هەیە و مناڵەکانە شایانی ئەوەن کە لەم شارۆچکەیە بچنە دەرەوە وام قسانەی کە هیکار ڕێک وابشانمانەیە کە لە نێوان جەید و تابثایەکیان بۆیان هەیە بە زیروی بمێنەوە و ئەبێکیشان خۆی بکا بە قوربانی قسەکان ڕێک وا دیارە کە جەید دەیەوێت خۆی بکا بە قوربانی حەز ناکەم ئەمە بڵێم بەڵام وا دەرەکەوێت کە جەید بمرێ کە بەڕاستی یەکێکە بێت لە ناخۆشترین ڕووداوەکانی زنجیرەی فرەم ئەگەر شتێکی لەو شێوەیە ڕووبا بەڵامە و دیمەنە ڕێک ئەوەیە کە جێی دەوێت خۆی بکە بە قوربانی بەڵام زانی چۆن ڕزگاریانە بێ یاخود ئایا بەڕاستی جێی دەمرێ ئەنجا چیمان هەیە کریستی بەبۆی دەڵێ شتێک ڕوویاوە نازانین چیان درەختەکە بە باشی ناتۆتە دەرەوە یان شتێکی کە ڕوویاوە ئەتر کریستی بەبۆی دەڵێ چی ڕوئە ئێستا بۆی دیشەڵێ هیچ پلانێکی ترمان نییە ئەنجا بیریشمان نەچێ ئاوا کە ئاسمان ڕەنێکی تاریکی گرتووە و هەورە بروسکەی سوور دەرەکەوێ وەڵی Stranger Things بیرێتەوە نازانم ئەنجا ئیثنمان هەیە ئەگری لەگەڵ جوولیا وەستاوە ئەڵێ هەمووی ئەمرێ هەموو خەڵکی کە لێرێ هەمووی ئەمرێت ئەنجا ئاگۆستا شەڕێتی لەگەڵ بۆیدا ئەڵێ you can't just give up ئەڵێ ناتوانی یەکسەر ئاوا بە ئاسانی وازبێنی ئەبێت چی ڕوویا بێ کە ئاکۆستا ئاوا بۆ بۆی دەڵێ دیارە پلانەکان شکستی هێناوە و ئاکۆستاش پێڵێ نابێ ئەوە بە ئاسانی وازبێنی